کات خۆی لە سەروی 1970 ئەوانە بووە بەڵام ئێستانەکە باشترینیان 50-52 وەرەقەکاتن لەوە زیاتر ناکاتن. مستەفا گەڵاڵی یەکێکە لە خاوەنی نووسینگەکانی خانوبەرە لە سۆران. مستەفا پێی وایە دۆخی سۆران وا بڕوات ژمارەیەکی زۆر لە پیشە جیاوازەکان مایەپووز دەبن و دەست بەرداری کارەکانیان دەبن. ئەوەی کە ئەو خەڵکانی کە ڕویان چل نووسینگە ئابین ڕۆژانە هەیە هیچمان حەقدێک ناکەین، هەیە بە مانگ عقد ناکاتن، هەیە بە دوو مانگ عقد ناکاتن. یدی وای لێ هاتووە ینی هەمومان دەستبەرداری شوکارەکانی خۆمان بین. هەموو لایەنە ئابوووریەکان بەڵکوم نەکرد ئابووری نووسینگەکان دابەزی بێتن، سەرتاپای ئابووری بازار کۆتایی پێ هاتووە. یدی وای لێ هاتووە زۆربەی زۆری خەڵکە دوکانەکانی خۆی بفرۆشێتەوە، ئەوانەی کە شوکاری دیکان هەیە دوکان بفرۆشنەوە و ئەوانەی ئێمەش و زۆر زاروامان لێ دێتن دوکانەکانمان دابخەین لەبەر ئەوەی ئیشوکار نییە. ئێستا لە سنووری ئیدارەی سۆران دۆخێک دروست بووە. زۆرینەی خەڵکی ناوچەکە دەیانەوێت زەوی و خان و شوێنی نیشتە جێبوونیان بفرۆشن. لە بەرامبەردا کەس کڕیار نییە. ئەوە شوای کردووە هەڵاوسان لە نرخی کاڵا و شتومەکەکان دروست بێت لە کاتێکدا باری دارایی تاک لە ئاستێکی نزمدایە. نمونە ئێستا عاردێ لە ئازادیە بە 30 وەرەقەیە لەوانێ 15-20 وەرەقەی بەس زەریبە لەسەر بیت. ئێستا حکومەت لە مەیدانە مەسەڵەن ملیۆنی 30,000 دینارە زەریبەی سارانە. ئەوە شتێکی زۆر قورسە، ئەوەش تاثیری بازارێکە وەکو پێش بازارەکە ئەو نی. تەلەبی کڕین 102 وەکو فرۆشیە 198. ئەو 102ش ئەوی ئەیکڕی یان کاتەکە ناوێ هەنە کۆمەڵە پارێکی هەیە دەیوێ لە باتی بیدەتە بە قەرز یان توێشش لە دروست بێ ئەو پارەیە بە عەرزەکەدا. کڕینی ئەو عەرزەش ئێستا نەخشە هەیە بە 70-80 وەرەقەی، ئێستا هاتە 45 وەرەقەی. لەو 45 وەرەقەش 7 وەرەقەش وەرەقە تا 10 وەرەقەی زەریبەی هەیە. نازانی ئەی کردنی پشێمانە نایکڕی پشێمانە. لە دوای ئەوەی کە سۆران بۆتە ئیدارەی سەربەخۆ دەبێت کار و کاسبی هاوڵاتیان زیاتر بێ، بەڵام خراپتر بووە لەبەرەوەی حکوومەت بازی خستوتە سەر هەر هەموو کاڵا و کەلوپەلێکەوە. ئێستا جاران بۆ نمونە ئەمن ئەو خانەی کە ببەستم جاران لە مانجێکدا 4 خانی ئاوام دەبەست، 5 خانی ئاوام دەبەست، بەڵام ئێستا یەک خانووی دەبەستی لەبەر هۆی چێەوە کارەکە ئەوەیە جاران یەک تۆپی وارد دەکڕی بە 40,000 ئێستا دەی بە 86,000 بکڕی. ڕۆژ لە دوای ڕۆژ گوزەرانی خەڵک قورس و زەحمەتتر دەبێت بەهۆی بەرزبوونەوەی نرخی خواردن و پێداویستەکان، لە هەمان کات نەبوونی داهاتی تاک و دواکەوتنی موچەی فەرمانبەران و وەستانی بازاڕەکان. لەلایەکی تریش بارگرانی لە باج و ڕسوماتی حکوومەت لەسەر پیشەوەران و هەر جوڵەیەکی کاسبکاران وای کردووە ناڕەزایی و نیگەرانیەکی زۆر لای زۆربەی چین و توێژەکان دروست بێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ئیدارەی سۆران.